وێڕای ئامادەکاریەکان بۆ دەستپێکی خوێندنی کوردی و هەوڵەکان بۆ پێشخستنی، بەڵام گرفتەکانی بەردەم خوێندنی کوردی زیاتر دەبن و ساڵانەش چارەسەر ناکرێ. هەرەمەش وای کردووە ساڵانە ڕێژەی وەرگرتنی قوتابی لە ناوەندەکانی خوێندنی کوردی کەمتر بێتەوە. ئێمە لە یەکی دەیە دەوامە ئەم فترەی کە ماومانە هەندێک قوتابخانەمان هەیە کرێتە 2 قوتابخانە لەبەر زۆری ژمارەی تەڵەبە. بەڵام ئەوەی کە نیگەرانیمان هەیەتیا ساڵی ئەم ساڵ وەکو ساڵەکانی پێشوو ژمارەی خوێندکاران بۆ ناونووسینکردنیان بۆ پۆلی یەکی سەرەتایی، یعنی ڕێژەکە ئەو ڕێژەیە نییە کە لە پێش دۆخەکانی پێشتر کە بڵێن پارێزگا کورد بوو کە دەسەڵات بەدەست کوردەوە بوو. من بۆ خۆم لەبەرەوەی شخصی معنیم بە یەکی سەرەتایی لەو ساڵانەیە ساڵی وا بۆ گەیشتە 20,000 خوێندکارمان نووسی. ئەم ساڵ بەداخەوە ینی تا ئێستا 9,000 خوێندکار ناینووسی و دیاردەیەکی زەقیش ئێستا هەیە لە خوێندنی کوردی. هەندێک دایکان و باوکان تەڵەبەکانیان لە 3 ئیبتیداییە لە 4 ئیبتیدایی لە خوێندنی کوردی داوای گواستنەوەکردن بۆ خوێندنی عەرەبی و دیاردەیەکی کەش زۆر بە زەقیە. خەڵکێکەیە لە هەر نەنێتەوەی کوردە و دانیشتووی گەڕەکە کوردیەکانە ئەچێ لە ڕێگەی پارێزگاوە داوای ئەوە کاکە خوێندنی عەرەبی بکرێتەوە لە گەڕەکە کوردیەکان. ئەمەش دیسانەوە بۆ ئێمە وەکو خوێندنی کوردی کێشە دروستە بێت، ژماری تەلەبەمان کەمە کاتەوە. ئەوەی وەک مەترسی ئێستا باز دەکرێت کردنەوەی قوتابخانەی تایبەتە لە گەڕەکە کوردیەکان بە زمانی عەرەبی کە بەوتەی مامۆستایان بەرپرسانی کورد لە پشتکردنەوەی ئەو قوتابخانە تایبەتانەوەن. و خوێندنی کوردی ساڵ بە ساڵ لە کورتی ئەدا لەبەر ئەوەی بەڕاستی قوتابیانەوەنەی ئێستا ڕوو لە زمانی عەرەبیەکەن قوتابخانە کوردیەکان کەم بۆتەوە، یعنی ساڵانە 9,000 تقریبا نەتوان بڵێم زیاتر لە 9,000 قوتابی ئیمساڵ وەرگتراوە، پێشتر 20,000 بوو کە ئەومان پێڵێ کە لە کورتی داوە و خوێندنی ئەهلی لە ناوچە گەڕەکە کوردیەکان بەڕاستی زیاتر لە 20 خوێندنی ئەهلی کراوەتەوە کە زۆربەی بەرپرسە کوردەکانن بە زمانی عەرەبیشە بە پارەشە هەمووی تەلەبەی کورد چۆتە ئەوێ. ئەوە هەمووی ئەوەمان پێڵێ بەڕاستی خوێندنی کوردی لە مەترسیدار. سەرەتا بەخەردان دەکەم بەڵێ بەڕاستی خوێندنی کوردی ساڵ بە ساڵ بەرەو ئاسی بەرەو لاوازیە ڕوا لە ناوچە دابڕاوەکانە، بە تایبەتی لە کەرکۆکیش وەکو شارەکانی کە وەکو با بڵێن خانەقین وەکو دووسخورمات و کە ئاگاداری دووسخورماتی و هە زۆر بەرەو خراپی دڕۆشتووە. لا ئێمەش بە هەمان شێوەیە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆی کە خەڵکی متمانەی بە خوێندنی کوردی کەمتر ماوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە. ئەوە هەروەها هەندێک قوتابخانەی ئەهلی عەرەبی کراوەتەوە لە ناو گەڕەکە کوردیەکانە کە ئەمەش هۆکارێکیەیە کە خەڵکی منداڵەکانی دەباتە بەر ئەو خوێندنانە و ئەو قوتابخانانەش هی هەندێک بەرپرسی خوێندنی کوردیە بەداخەوە کە ئەیڵین. گەرچی ساڵانە کێشەکانی خوێندنی کوردی زیاتر دەبن و چارەسەری کەمتر دەکرێت، لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 بە هۆی مەترسی ئەمنیەوە ژمارەیەکی زۆر قوتابخانەی کوردی لە سنووری داقوق داخراون و مەترسی داخستنی چەندین قوتابخانەی دیکە لە بەشێکی دیکە لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەکرێت. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.